گوندنشینانی ناوچەکە حاڵەتێکی دەگمەن و ناوازە کۆی کردوونەتەوە، هاتوون بە چاوەکانی خۆیان ئەو گورگانە ببینن کە لەلایەن هاوڵاتیەکی گوندەکەەوە بەخێو دەکرێن. یاسین خاوەنی گورگەکانە و هەر لە بەچکەیەوە بەخێویان دەکات. ئەو بێجۆداناوەی گورگ جاندارێکی شێوی و دڕندەیە بە جۆرێک هۆگری خۆی کردوون کە گورگەکان هاوشێوەی جاندارێکی ماڵی مامەڵە دەکەن و سیفاتی دڕندەییان لەدەستداوە. هەتا مانگێک بە شیر بەخێومان کردووە، دواتر کردمانە گۆشت چونکە قەنەعەتی بەو شیرە نەبوو، پێی ناژیا و تێری پێ ناخوارد، کردمانەتە شیر بۆی. لای خەڵکی زۆر جێگەی سەرسوڕمانە ئەم ئاژەڵێکی شێویە و تەنانەت هێرشبەرە و پەلەماری خەڵک دەدات و پەلەماری حیواناتی دەدات. ئێستا ئێمە ماڵیمان کردو. گورگەکان زیاتر لە 5 مانگە لە گوندەکەدا بەخێو دەکرێن. بە جۆرێک ئێستا نەک مای ترس و تۆقاندن نین، بەڵکو بوونەتە هاوڕێ و هاودەمی بەشی زۆری منداڵانی گوندەکە و ساتەکانیان بە یاریکردن لەگەڵ یەکدی بەسەر دەبن. ئەگەر دەستەمەوەکردنی گورگ ئەستەم بێت، لەوە ئەستەمتر ئەوەیە گورگ کە ئاژەڵێکی گۆشتخۆرە هاوڵەتی ئاژەڵ بکات و پەلاماریان نەدات. گورگەکانی ئەم گوندەش نەک پەلاماری ئاژەڵان نادەن، بگرە زۆر کات وەک پاسەوانی ئاژەڵان بەکاردێنرێن. ئەوەش بۆتە مای سەرسوڕمانی زۆرینەی گوندنشینەکان. بە جۆرێک لایەن مەحاڵە جاندارێکی هێرشبەری وەکو گورگ ماڵی بکرێت و پەلاماری مرۆڤ و ئاژەڵان نەدات. ئەڵێن زمانێ دێ گورگ و مەڕ بەیەکەوە ئاوەخوا، ئەوە تایسە گورگ و مەڕ بەیەکەوە ئاوەخۆن. ئەمە جێگەی سەرسوڕمانەکەوە ئاژەڵە دڕندەکان ماڵیەکرێن لەلایەن مرۆڤەوە. گورگ جاندارێکی دڕندەی هێرشبەرە و لە مێژە گوندنشینان بە تایبەت ئاژەڵداران جیرۆدەی پەلامارە بەردەوامەکانی گورگن و زیانی زۆری پێگەیاندون. لە ناوچە جاجەکان یاریمی کوردستانیش ساڵانە سەدان سەر ئاژەڵ بەوەی پەلامار و هێرشی بە کۆمەڵی گورگەکانەوە لە ناو دەچن. ئەگەر ساڵانێک گوندنشینانی ئەم گوندە بەگشتی و ئاژەڵداران بە تایبەت لە ترسی پەلاماردانی گورگ و گەلە گورگ بۆ سەرمەڕ و ماڵاتەکانیان خەو لە چاوەکانیان تۆرابێت لە شەواندا، ئەوە ئێستا لەم گوندە بە پێچەوانەوە خودی گورگ بووە بە پاسەوانی مەڕ و ئاژەڵەکانیان. ڕزگار جەبارێن ئارتی، گوندی باوەفەتی.